مەبەستمەوە نییە تاقەتەق بە شیشەکە بکەم ئەوە هەمووانی کە ئەم وڵاتە بەڕێوا بن ئەگەر چاکەیەکی هەبێ هەمووتان ئینجازەکەیەکەن بەی خۆتان و ئەگەر خراپێکیشی هەبێ کەستان ساحب ماڵ نین. ئەو شیشەی کە ئێوەی بینن ئێستا گەورەترین کارەساتی لە وڵاتەیە دروست کردووە. خەڵکانێکەن 2 ملیار و 300 ملیۆن دۆلاریان سەرف کردووە بۆ ئومێدەی کە وەکو هەموو وڵاتە گەشە بەشەکانی ئەم دنیاە بتوانن بەرهەمی ناوخۆ گەشە پێبن. بەڵام بەداخەوە سیاسەتی ئەم وڵاتە ئەوەیە هەر بە تەنیا گومرێک لە کاتێکا گومرێک چەکێکە بەدەست دەوڵەت و حکوومەت و سیاسەتی ئابوووریەوە بۆ ئەوەی پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ پێ بکە لە کاتێکی شاکە بەرهەمی ناوخۆ تووشی هەڵاوسانە بێت لەولاوە هەر بە هەمان چەک بێ باڵانسێک دروست بکە. بەڵام لەم وڵاتە نەکبەتەی ئێمەدا ئەزانم ئەگەر بڵم بێ ساحێب هەندێکیان بریندارە بن هەرچەندە بەڕاستیش بێ ساحێبە ئەگەر بێ ساحێب نییە یعنی چی ئەم پاشاگردانیە لە مەجای شیشە یعنی چی لەم بێئیشیەی هەرێمی کوردستاندا 10,000 باوک 10,000 باوک لە 9 کارگەدا ئیشەکەن بەرپرسن لە چەند سەرخێزان ئێستا بەهۆی ئەو سیاسەتە ناحەکیمانەی گومرگیەوە کە لەم وڵاتەدا پیادا کرێت هەمویان وا ڕۆنە ماڵەوە یەک یەک کارگەکان داخرن. ئەمە 10,000 ڕاستەوخۆ 81,000 کەسی تر ناڕاستەوخۆ ئیشیان مەعیشەتی ماڵ و مناڵیان لەسەر ئەم شیشەیە. هەر خێزانە و 5 کەس بێت 300-400,000 کەسەکات. اینجا ڕاستە ئەمە لەبەر چاوی هەمومان شیشە 1000 کێشەی تریش هەیە بەڵام باوەڕم پێکەن ئەمە کارەساتێکی تر دروست دەکا بەهۆی دیسان پاشاگردانیەوە ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان شوقە ببینی لە هەولێر شوقە ببینی لە دۆک لە سلێمانیە ڕووخێ لەبەرەوەی کە ئەزانن ئەو شیشەی کە لە بازار دانراوە بەشتێکی زۆری بە تۆ ئەڵێن ئەمە 12 ملیمە و مهندسی داما و لەسەر ئەمە نەخشەی شیشەکەدا ڕێژێت 12 ملیم نییە پێڵێ لێکرێت 10 ملیم و نیوە 11 ملیم و نیوە 12 ملیم نییە. ئەمەش معنای ئەوە نییە بەستەنیا لە شیشی 12 ملیمەکە پێڵە خەڵکی ئەم وڵاتە ئەکرێت. ئەم هەموو دەستگای چاودێریە هەیە بۆ یەک دەستگای تەنفیزی کە حکوومەتی هەرێمی کوردستانە. جارێکی تری شێڵێمەوە بە ئاواتەوەم پێشەوەی بمرم یەک سەکتەر هەبێ یەک بوار هەبێ بڵین هیچ کێشەیەکی تیانە. وتمان 2 ملیار و 300 ملیۆن دۆلار هەندێک کەڵێن زیاتریش ئەمە تەنیا لە شیشا سەرف کراوە بۆ ئومێدەی قازانجی لە بکەن. لەولاوە ئەگەر ئەمە ڕێک بخرایە چەند پارە ئەگەر ڕایەوە هەرێمی کوردستان 2 ملیار و 600 ملیۆن دۆلار ئەگەر ڕایەوە هەرێمی کوردستان ساڵانەکە لە ساسی 6 بودجەی هەرێمی کوردستان ئەکات 26 بودجەی هەرێمی کوردستان ئەکات. ئەمە فرسەت جەوهەریەکانی ئەم وڵاتەیە کە زۆر جار ماسمیدیای کوردی بۆی شەڕەدەنووکی حیزبەکانەوە تەرکیزی خەڵک لا ئەبات لەسەر مەسەلە جەوهەریەکانی ئەم وڵاتە. وڵاتێک کە بەرهەمی ناوخۆی نەبوو ئەو وڵاتە فەرهەنگی نابێت ئەو وڵاتە کولتوری نابێت ئەو وڵاتە لە هەمووی کارەساتر بڕوا بە خۆبوونی نابێت سیقەی بەخۆی نابێت ئەو وڵاتە بازاڕەکەی لەژێر ڕەحمەتی هەڵبەز و دابەزی تمەن و لیرە و دۆلار و یە نابێت